بۆ تیشی خستنە سەر ئازادی ڕۆژنامەگەری لە بیرەوەری 125 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیدا میوانداری ڕۆژنامەنووس محەممەد ڕەئوف دەکەین. کاکە محەممەد ئەم کاتت باش، نازانم چەند لە راپۆرتەکانمان بینید لەسەر ئازادی ڕۆژنامەگاری لە ڕۆژئاوامان هەبوو، لە دهۆکمان هەبوو، لە وانیمان هەبوو، بەڵام حەزم دەکرد ئێستا لەم بۆنەدا بۆچوونی جەنابەت وەرگرم یان بزانم لەسەر کاری ڕۆژنامەگەری لە هەرین. زۆر سپاستانەکەین. بێگومان کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان زۆر جار ڕوبەڕووی ئاستەنگ و پێشێلکاری زۆر دەبێتەوە و بە تایبەتی لە کاتی ڕوودا و لە کاتی خۆپشاندانەکان و لە کاتی هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدەن بێگومان دەست لە ڕۆژنامەنووسان ناپارێزرێت لەلایەن هێزە ئەمنیەکان لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە. ئێمە چەندین نمونەمان لەبەردەستدایە کە لە ساڵانی ڕابردوودا تا ئێستا چەندین پێشێلکاری زەخ کراوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و بەپێی و ئامارانی لەبەردەستان ڕێژەی پێشێلکاریەکان لە هەرێمی کوردستان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان زیادیان کردبوو. بۆ نمونە ساڵی 2021 353 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە. ساڵی 2022 ڕێژەی پێشێلکاریەکان بەرز بۆتەوە بۆ 431 پێشێلکاری، واتە نزیکەی 78 پێشێلکاری زیادی کردووە. ڕێژەی دەستگیرکردن واتە ڕێژەی پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان لە 18 زیادی کردووە لە 2021 بۆ 22 بەپێی ئامارە ڕسمیەکان. ڕێژەی دەستگیرکردن بەبێ فەرمانی دادگا ساڵی 2021 25 ڕۆژنامەنووس دەستگیر کرابوو. ساڵی 2022 ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە بۆ 64 ڕۆژنامەنووس کە بەبێ فەرمانی دادگا دەستگیر کراوە. واتە ڕێژەی باڵێن ئەو ڕێژەیە کە بەرامبەر بە یعنی ڕۆژنامەنووسان دەستگیر کراوە بەرزبوونەوەی ڕێژەکە زۆر حەز دەکرد پرسیاری بکەم بۆ ئەم زیادبوونە، بەڵام پێشتر پێشەوەی وەڵامی ئەوم کە ئێستا راپۆرتەکەمان بینی لە دهۆک کە گۆهدار زێباری دیسان وەکوڵی سزایەکی تر لەسەری دانراوە بەهۆی پێشێلیەکی مروری، یعنی پەیوەندی بە پۆلیسی هاتوچۆ شتی وا هەیە بێجگە لەوە خەڵکانی دیکە هەندە تاوانی دیکەیان لەسەر داناوە. یعنی تو بڵی بۆ یان تێگەشتنی جەنابەت بۆ ئەوەی ئەم سزانە لەسەریان دابڕی کە ڕۆژنامەنووسن و لە زینداندان. ئەزانی من قەناعەتم وایە کە بەرپرسانی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە ئێستا بۆ بە دوو زۆنی بەڕسمی بۆ بە دوو زۆنی یەکێتی و پارتی قەناعەتیان بە ئازادی ڕۆژنامەگەری نییە. ئەوەی کە لە بەیاننامەکانە باسی دەکەن ڕێک پێچەوانەی کردارەکانیانە. بۆ نمونە ساڵی 2021 ساڵی ڕەشی ڕۆژنامەنووسانە لە ناوچەی دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان کە ژمارەیەکی زۆری ڕۆژنامەنووسان ڕاپێچی زیندانەکان کران لە دهۆک و هەولێرەوە. ساڵی 2022 ساڵی ڕەشی ڕۆژنامەنووسانە لە منتیقەی سلێمانی بەوەی کە چەند ڕۆژنامەنووسێک لەلایەن هێزی دەژە تیرۆرە ڕفێنراون و لیان دراوە و تعزیب دراون و تەنها لە ڕۆژێکدا 6/8 2022 بەوەی خۆپشاندانێکەوە 78 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کرا، 27 ڕۆژنامەنووس دەستگیر کرا. بۆیە بەڕاستی من قەناعەتم وایە کە بەرپرسانی هەرێمی قەناعەتیان ئازادی ڕۆژنامەگەری نییە و بە تایبەتیش ئەمە لە ڕووداوەکانە بێت. ویستم قسە لەسەر ئەوەی کاک گۆهدار و کاک شێروان وان بکەم. بێگومان هەم بۆ شێروان شێروانی کە بڕیارە سەرەتای مانگی ئەیلول ئازاد بکرێت چەند کەیسێکیان دروست کردووە، هەم بۆ گۆهداریش چەند کەیسی تریان دروست کردووە کەیسی زۆر بێمانە ئەوەن. قەناعەتم وایە دەیانەوە کەیسیان بۆ دروستکەن بۆی کە لە کاتی خۆیان ئازاد نەکردن. گۆهدار لە کاتی خۆیان ئازاد نەکرا، تەسەوڕەکەم وا بکەن کە شێروانیش لە کاتی خۆیان ئازاد نەکرێت. ئەمە ئەو ئازادی ڕادەبڕینەیە کە بەرپرسانی هەرێمی کوردستان دوێنێ لە بەیاننامەکانە بینیت چۆن پشتیوانیان لە ئازادی ڕادەبڕین و ئازادی ڕۆژنامەگەرێک لە هەرێمی. باڵێ کاک محەممەد هەز دەکەم تۆ وەڵامی پرسیارەکەم مندا کە دەمویست پرسیاری وەڵێ بکەم بۆ ئەم پێشێلکاریانە لە زیادبووندان، بەڵام شتێکی تر هەیە. یعنی من خۆم هەز دەکەم لە خلالی ئەوەی کە بەدوا چۆن لەسەر باری ڕۆژنامەنووسان و لە قسەکردنم لەگەڵەوانە و لە 2 ساڵی ڕابردوودا چەند پێشێلکاریەکان زیاد بن بەرامبەر بەوان بە ڕۆژنامەنووسان، چەند پێم وایە ئازادی خەڵک بۆ نووسین و ڕەخنەگرتن ئەوانە زیاتر دەبێ وایە یانە بۆ چۆنم ڕاستیان. بەڵێ ئەوەی کە ئامارەکە کە پێشتر خستمانە ڕوو
ڕێژەی پێشێلکاری لە بینی 2021 بۆ 2022 لە 118 پێشێلکارەکان زیادی کردووە لە 353 پێشێلکاری و بە 431 پێشێلکاری ئەمە ئامارە ڕستنەکانن ڕێژەی دەستگیرکردن لە 101 زیادی کردووە یعنی ئەم ڕێژانم ئامارانە ئەومان بۆ دەرەخات کاک محەممەد دەمیست پرسیارەکەم لەسەر ئەوە بوو یعنی من هەز دەکەم کە یعنی ئازاد ڕۆژنامەنووسی گەشەی کردووە دوای ئەو هەموو فشارەی دەسەڵاتداران لەسەر ڕۆژنامەنووسان وایە یان نە؟ میدیاکان ڕۆژنامەنووسان زیادیان کردووە کۆمەڵی میدیا زیادی کردووە گەشەی ئاستی ڕۆژنامەگەری زیادی کردووە بەڵام لە بەرامبەر ئەمەشدا پێشێلکارەکانی زیادیان کردووە یعنی یەک شت هەیە کە پەیوەندی بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە ئێمە یاسایەکمان هەیە یاسای ڕۆژنامەگەریمان هەیە ژمارە 35 ئەمان قەناعەتیان بەم یاسایەش نییە کە خۆیان دەرێن هیچ ڕۆژنامەنووسێ لە هەرێمی کوردستان بە یاسای ڕۆژنامەگەری مامەڵی لەگەڵا ناکەن ئەچن بە یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل یاسای دژە تیرۆر یاسای تیرۆر یاسای دازانترسان بەپێی ئەم یاسایانە مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان ناکەن ئێمە ڕازین بەپێی ئەو یاسایی کە دەرکراوە لەسەر ڕۆژنامەگەری کە خۆیان دەریان کردووە ئەو کاتە تەنها لیستی یەکێتی و پارتی و یەکگرتو کۆمەڵ کاک محەممەد یاسای ئێمە ڕازین بۆ بەڵام بەپێی یاسای ڕۆژنامەگەری مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان ناکرێت ئەیادبین ڕۆژنامەنووس دەگیرێت پێشێلکاری ترسناکی بەرامبەر دەکرێت زیندانی دەکرێت کاک محەممەد زۆر سوپاس محەممەد ڕەوف ڕۆژنامەنووس لە سلێمانی لەگەڵمان بوو سوپاس